بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئامادەکاریەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروەها هەڵوێستیان لەبارەی دۆخی سیاسی هەرێم دیار هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خولی شەشەمی پەرلەمانی کوردستان وا بڕیار لە 20 دەی ئەم ساڵ بەرەو بچێت قسە لەسەر دۆخی کۆمەڵی دادگەری چۆن خۆی ئامادە کردووە چی دەکاتوە چاوەڕوانی چی لە خەڵکی کوردستان هەیە و تێڕوانینی بۆ ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆن دەبێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێربێن سوپاسیان بەدەمەند دەکەین. زۆر سوپاس دەکەین. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە کۆمەڵی دادگەری چۆن خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردنەکە دیارە کۆمیسیۆنی بڵێن کۆمەڵێک ڕێوشوێنی کردوتە بەر وەکو حیزب چیتان کردو؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس کاک حەکیم. وڵای ئامادەکاریمان دەست پێ کردووە وەکو کۆمەڵی دادگەری و خۆت زانی و انتخاباتی کە قەرار وایە مانگیدا ئەنجام بدرێت چەند جار دواخراوە و پرۆسەیەکی چەند جار دواخراوە بەداخەوە ینی و زەرەری داوە لە ینی هەم لە مستاقیەتی هەڵبژاردن و دەیان پرسیاری لەسەر هەردوو هێزە دەستەڵاتدارێکی هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا کە بڕیار وایە کە مانگی دە هەڵبژاردن ئەنجام بدرێ و کۆمیسیۆن ئامادەکاریەکانی خۆی دەست پێ کردووە ئێمەش وەکو کۆمەڵی دادگەری لە هەردوو ڕۆکەوە ئامادەین ئەو ئامادەیانەی کە پەیوەستە بە کۆمیسیۆنەوە لە ڕووی تەکنیکیەوە لە پێشکەشکردنی لیست و وەکو قەوارەیەکی سیاسی و مەهم ڕێکارەکانمان تەواوە و وەکو ئەوش کە ئامادەکاری ناوخۆیی بۆ چوونە ناو هەڵبژاردن لەو ڕۆژەوە ئێمە ئامادەین و لیژنە تایبەتەکانی هەڵبژاردنمان دروست کردووە و لە هەموو سنوورەکان مەڵبەندەکانی کۆمەڵ دەستیان بەکار کردووە و ئومێدمان وایە کە هەم هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەسیح بێەوە گۆڕانکاری ڕیشەیش لە شێوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بێنێتەکایە. باش وەکو چاوەڕوانیتان چیە لە خەڵکی کوردستان بڵێن لەم ئینتیخاباتەوە وەکو هێزێکی ئیسلامی کە ئێستا ئامادەکاری دەکەن چاوەڕوانێکتان هەیە لە خەڵکی کوردستان لە ئەندام و لایەنگرانی هەڵبژاردن بۆ خۆی یەکێکە لە باشترین ڕێگاکانی دروستکردنی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و گۆڕینی حکومڕانەکان گۆڕینی ئەوانەی کە حکومڕانیەکەن و دەستەڵات لە هێزێکەوە بۆ هێزێکی کە بگوازرێتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا لەبەرەوەی کە هەردوو هێزی دەستەڵاتدار زەمینەی ئەویان ساز نەکردووە کە هەم هەڵبژاردننی پاک و بێگرد بکرێەوە هەم گۆڕانکاری بکرێەوە دەستا و دەستی دەستەڵات بکرێت لە هەرێمی کوردستان زیاد لە نیشانی پرسیارێک لەسەر هەڵبژاردن دروست بووە. بەڵام هەڵبژاردنە تایبەتمەندی ئەوەی هەیە کە خۆتە زانی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کۆمەڵە گۆڕانکاری ڕیشەیی دروست کردووە لە شێوەی ئەو هەڵبژاردنە یەمجارەکرێت لە شێوەی بازنەکان لەسەر ئاستی پارێزگاکان و سەرپەرشتیکردنی لەلایەن کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و دروستبوونی ئەو ململانەیەش کە ئەمجارە لە پێشە لە ئینتیخاباتەکان من پێم وایە فرسەتی گەورە هەیە بۆ دروستکردنی گۆڕانکاری بەڵام بە تاکید ئەو فرسەتە دروست نابێ و سوودی نابێ و گۆڕانکاری ناهێنێتە کایەوە ئەگەر دوو شت نەکرێت یەکیانەوەیە کە بە شێوەیەکی بە بەرفراوانی هەموو چین و توێژەکان بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بدەن و دەنگیش بەو هێزانە بدەن کە هێزی تاقی نەکراوان و ئۆپۆزیسیۆن بوونەوە میستاقیەتی خۆیانیان هێشتۆتەوە و ئەتوانن گۆڕانکاری بکەنەوە پێمان وایە کۆمەڵ بە ئەزمموی خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان یەکێکە لەو هێزانەی کە متمانەی دەنگدەرانی خۆی پاراستووە و وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ساحەکە ماوەتەوە و خاوەنی مەبادیئەکانی خۆی بووە و دەستی بە بەها باڵا ئیسلامیەکانی خۆیەوە گرتووە بۆی ئومێدمان وایە کە بەشداری بەرفراوانی چین و توێژەکان و گۆڕانکاری ڕیشەیی لە شێوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بهێنێتە دی و بە تاکید ینی بۆ ئێستا ڕێگایەک نییە لە هەڵبژاردن باشتر کە گۆڕانکاری دروستکاوە خەڵکی لەو میحنەت و قەیرانەیەک لە دوای یەکانەی کە بەدەستی ئەنقەس هێزە دەستەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان دروستیەکەن کۆتایی بەو قەیرانانە بێ بە تاکید ئەوانەی دوێنێ قەیرانیان خوڵقاندووە بەیانی کە جارێکی کە
کورسی حکومڕانێتی وەرەگرنەوە درێژە بە هەمان قەیرانەکانەدەن و هەمان ئەو شێوە حکومڕانیە بەردەستاکەن کە لە ڕابردوو کردویانە و ئەوەش کە ئێستا ئەیکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردن جگە لە خەڵەتاندنێکی ڕایگشتی هیچی تر نییە. باش بەزۆکو گوتاری کۆمەڵی دادگەری لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئێستاشدا گوتارێکی چۆن دەبێت چکان دەکێزی سیاسی هێستن گوتارێکی پۆپۆلیستی زۆر بەڵێنی گەورە و قەبە هەڵخەڵەتانی خەڵک ئێوە لە بەرنامەی ئەوە ئیش لەسەر چی دەکەن ئەوە یەکێکە لەو گرفتانەی کە خۆتە زانی لە بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان زیاد لە هەڵبژاردنێک ئێمە لە هەرێمی کوردستان ڕوبەڕوویە بینەوە من پێم وایە دەنگدەر ئەبێ واقعی بێەوە هێزی واقعیش بدۆزێتەوە ئەو هێزانش بەراورد کە ینی ئەو هێزانەی کە ئێستا هەن و بەشداری هەڵبژاردنەکەن هەموو ئەو هێزانن کە هەبوون ینی و هەموو ئەو هێزانن کە پێشتر لە ساحەکە بوون و ڕێژەیە کورسیان هەبووە بەو حەدەی کە هەیەە هیچ هێزێک بڕوای من بە کۆمەڵیشەوە هیچ هێزێک نابێ بە گوتارەکەی بناسرێتەوە ئەبێ ئەبێ بە کردارەکانی بناسرێتەوە کە لە ئەرزی واقعەت چی کردووە و ساڵانی ڕابردووە چۆن کاری کردووە ڕازگۆ بووە ئەو بەڵێنانەی کە داوێتی چەندی جێبەجێ کردووە خۆکا حەکێ بەرزکردنەوەی دروشمی گەورە ئاسانە بەڵام چەند دەتوانی جێبەجێ کەی لە ئەرزی واقعدا و چەند دەتوانی مستاقیەتی ئەو دروشمانە زۆریش پێ کۆ دەکاتەوە بەڵێ مستاقیەتی ئەو دروشمانە لە ئەرزی واقع بسەلمێنی و تەطبیقی کەی و جێبەجێی بکەی و دەرەنجامەکەی ببیندرێ من پێم وایە ئێمە ینی وەکو بۆ حەدەی کە هێزی سیاسی مافی خۆیەتی ینی لە بانگەشەی هەڵبژاردن پشت بە هەموو دروشمێک بەستێ لەوە گرنگتر ئەوەیە کە یانە چ دروشمێک بەرزەکاتەوە ئازادە بەڵام لەوە گرنگترەوەی دەنگدەر وشیار بێ و دەنگدەر چێ هەڵەبژێرەوە دەنگ بەچی ئەدا باش چۆن دەنگدەر ئەمە کێ بناسێتەوە چۆن بیناسێتەوە ئەمە گوتارێکی پۆپۆلیستیە ئەمە گوتارێکی عەقڵانی و هاوسەنگە و ئەنی هێزێک شتێک دەڵێ کە جێبەجێی دەکات شتێک ناڵێ کە جێبەجێ هەموو ئەو هێزانەی لە ساحەکە هەن باسم کرد هێزی ئەو هێزانن کە لە ئەرزی واقع لە مەیدان بوون و لە پەرلەمانی کوردستان بوون و پەرلەمانتاریان بووە و باشترین ڕێگای ناسینەوە سەیری دوێنێ بکە بۆی بەیانی ببینی ئەوەی دوێنێ لە پەرلەمانی کوردستان بووە و ئەوەی دوێنێ ئەوەی کە دوێنێ کردوێتی بەیانیش درێژە بۆەدا منوەکو باسم کردوتم ئەوەی کە یعنی خولقێنەری قەیرانەیەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان لە حکومڕانیدا تۆ چاوەڕوانی لێ ناکەی بەیانی قەیرانەکانت بۆ چارەسەرکە ئەو قەیرانانەی لە دوای ساڵی 1991 و لە دوای ئەنجامدانی ڕاپەڕین و کابینەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان درێژیان بەو قەیرانانە داوە کە بەم ڕۆی گەیاندوین هەمان درێژکەرەوەی هەمان قەیرانە بنەوانەی حکومڕانیەکانی دوێنێ بەیانیش هەمان کارەکەنەوە بۆ هەموو هێزەکانی کەش ڕاستە بەس ئێوە لە هەڵبژاردنەکانی پێشوو ئێستاش شتێک ناڵێن و بەڵێنێک بە خەڵ نەدەن کە نەتوان جێبەجێ بکەن ئێمە هێزێکی ئیسلامین ئێمە هێزێکی ئیسلامین و من پێم وایە ئێمە بانگە ششمان بێ پەیوەست بێ بەو قیەم و بەها باڵانەی کە لە ئیسلامەوە وەریەگرین و لە ئیسلامەوە فێریە بین بۆ ئێمە ڕەنگە زۆر شت ڕێگا پێدراو نەبێت ینی وەکو من باسم کردیانی بۆ هێزێکی ئیسلامی ئەبێ ئەو قیەم و بەها باڵانەی کە هەڵی گرتووە ڕازگۆ بێ لەگەڵی و ئەوە لە ئەرزی واقع جێبەجێ بکات وە ئەوەی کە بیانی بۆ ئینتیخابات نایکا بەڵکو وەکو واجبێکی کاکارشی سەرشانیەتی کە واجبێکە لە سەرەتی ئەبێ جێبەجێ کات باش بەزوەکو ئەو تایبەتمەندانە چین ئێستا بۆ نمونە کۆمەڵ زیادەکاتەوە لە هێزەکانی تر تایبەتمەندیەکانی بۆچی خەڵکی کوردستان جارە چاوەڕێ بۆ بکە کە کۆمەڵی دادگەری بتوانێت گۆڕانکاری دروست بکە کۆمەڵ هێزێکە تایبەتمەندیەکانی کۆمەڵ هێزێکە ینی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لەوانە ئێمە هێزێکی ڕوون و ڕاشکاو بووین لەگەڵ جەماوەر و حتا لە مامەڵەمان لەگەڵ هێزە سیاسیەکانیشدا ئەوەی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن و تومان هەرەوەشمان لە کۆبوونەوەکان ئاماژە پێ کردووە هێزێک بووین لە پەرلەمانی کوردستان ئەوەندەی بووبین بە ژمارەیەکی کەمی شەوە ڕنگدانەوەی زۆری بوو ئێمە جاری وهەیە بە چەند کورسێکی پەرلەمانی ینی مقابلی چوار ئەوەندەی کە هێزێکی کە لە پەرلەمان کاری کردووە پرۆژە یاسایان پێشکەش کردووە و دەرکەوتون و ڕخنەیان گرتووەوە ئەرکی پەرلەمانی خۆیانیان وەزیفەی پەرلەمانی خۆیانیان جێبەجێ کردووە کۆمەڵ هێزێکە ینی یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوەی وەک هێزێکی ئیسلامی پارێزەری بەها پیرۆز و باڵاکانە لە ئەو بەها پیرۆزە ئیسلامیانەی کە واجبی سەرشانی تا هەموو تاکێکە کە پارێزگاری لێ بکە بەداخەوە خۆتە زانیانی لە نزیکترین ماوەدا مەسەنەوە تا سوکایەتی
سوکایەتی کراوە بێڕێزی بەرامبەر پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم کامانن زەحمەت نەبێ ئەو هێزانی بەجواب هاتوون کامانن ئەو هێزانی کە بەرگریان لە پێغەمبەر کردووە سەلامی خوای لەسەر بێت کە پێغەمبەری خوای پەروەردگارەوە ئەو پێغەمبەرەیە کە هەموو مسلمانێکە بێ وەکو چاوی خۆی بیپارێزێ و بەرگری لێ بکات یا هەموو پیرۆزیەکانی تری ئیسلام یعنی یەکێ لە وەزیفەکانی هێزی سیاسی ئەوەیە کاوە بکە بەداخەوە تەمەن خۆتە زانی هەندێک لەو هێزە سیاسیانە نەک ئەوە ناکەن بەڵکو ڕێخش خۆشەکەن کە بێڕێزی بە پیرۆزیەکان بکرێ و زۆر سنووریکە کە ئەرچی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆوە تا ئەو کاتی کۆمەڵی ئیسلامی بوو ئێستاش وەک کۆمەڵی دادگەری درێژە پێدەری هەمان ئەو ڕێبازەیە کە کاری لەسەر کردو و باوەڕی پێێتی و پارێزەری پیرۆزە ئیسلامیەکان بووە لە هەرێمی کوردستان وەڕەنگە زۆر تایبەتمەندی کە هەبێ ئێمە یەک ئاراستە ئەو کاتێک کە ئۆپۆزیسیۆن بووین قسەی خۆمانمان کردو ڕوون و ڕاشکاو بووین و ڕاشکاوانە لەسەر یەک هێڵی ئۆپۆزیسیۆنی خۆمان کارمان کردووە ڕەنگە زۆر هێز بەرز و نزمی کردبێ کۆمەڵ لەسەر ڕێگاکەی خۆی بەردەوام بووە باش بەزەوەی کە باسی بەرگری کردیت لە بەها پیرۆزەکانی ئیسلام و بڵێ پیرۆزیەکانی خەڵکی کوردستان بەس خۆ هەر لە دەسەڵات نییە بڵێن لە دەرەوەی دەسەڵاتی شێسێ هیچ ڕاگەنداوێکی نییە ئەگەر لە دەسەڵات ڕێخۆشکردنێکە بێ هێسەی لە دەرەوەی دەسەڵاتیش و هیچ ڕاگەنداوێکی لەسەر ئەو پیرۆزیانە و کارەکەی بۆچی دەگەرن یاخود پێشتر بۆن لە پەرلەمانی عێراق پرۆژەیە یاسا دەرچووە بۆ هاوڕەکەسبازی دەنگیان پێ نەداوە هۆکارەکەی کاک حەکیم ئەوەیە کە ئیسلام وەکو ئاینی زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان و عێراق پێگەی لای ئەو هێزە سیاسی چەندە بەو حەدەی ئیسلام پێگەی هەیە لە یای ئەو هێزە بەو حەدەی ئیسلام پێگە و مەکانەتی هەیە ئەو هێزە ئامادەیە بەرگری لێ بکاوە قوربانی لە پێناو بداوە بچێتە پێشی پێشەوەی بەرگریکردن لی وەک ئاینی زۆرینی هەرە زۆری خەڵکی هەرێمی کوردستان و عێراق هێزێک کە پێگە و مەکانەتی ئیسلامی لا گەورە نەبێ بە تاکید ئامادەنیە بەرگری لێ بکە وە خۆش دەزانی ئەوە نە یەکەم جارە و نەخیر جارە بێت یان دەبێت خەڵکی کوردستانەمانی لەبەرچاو بێ تۆ ڕاگەندراویکردنیە لەسەر هاوڕەگەزبازی ڕاگەندراویکردنیە لەسەر دژایەتی و پرۆژانێک کە ڕاگەندراویکردن لەسەر بێڕێزیکردن دەبێت خەڵک ئەمانەی لەبیر بێ بزانی کێ بەرگری لە پیرۆزیەکانی دەکات بە دڵنیاییەوە دەبێت تەمان ئێمە خۆتە زانیانی بەشێک لە وەزیفەی سیستەمی حکومڕانی یا بەشێک لە وەزیفەی حکومڕانان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ینی جگە لەوەی کە ڕێز لە پیرۆزیەکانی خەڵکی هەرێمی کوردستان بگرن ئەبێت ڕێز لە قیەم و بەها باڵاکان بگرن ئەبێ ینی ڕەوشت و بەها باڵاکانی کۆمەلگا بپارێزن نەبە پێچەوانەوە بنەماکانی خێزان تێک بدەن و ئەساسی خێزان هەڵوەشێنەوە و ینی کۆمەلگا بەرەو لێ کەڵوەشانێکی کۆمەڵایەتی گەورە ببن کە بەداخەوە ئێستا کاری لەسەرکرێ خۆتە زانی نەک هێزی وا هەیە بەرگری لێ ناکە هێزی وا هەیە دەیان کەناڵی میدیایی تەرخان کردووە بۆ لێ کەڵوەشاندنەوەی شیرازە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگا و بودجەی زەبەلاحیشی بۆ تەرخانەکە چۆنەوە فەرقینی لەگەڵ ئەو هێزەی کە بە میدیاکەی بە گوتارە سیاسیەکەی بە دەرس و دەورە پەروەردەیەکانی بە خیتابەکەی بەرگری لێ ئەکاوە پارێزگاری لە بەها بەرز و بڵندەکانی کۆمەلگا و ئاینەکەیەکە باش بەس ئەو ڕووداوی کەرودا فەرماندەیەکی سەربازی یێزیدی سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام کە ئێوە کۆمەڵی دادگەری هەم لە دۆ سکاڵاتان تۆمار کردووە مەسەراسی حزب هەڵوێستان هەبوو لە داهاتووش دە هەر ڕووداوێکی لەم ڕووداوی کە ڕێکاری پێویستە دەیگرنە بەرواجبی خۆتانی دەزارێکا حەکیم پێش ئەوەی کە کۆمەڵ یا هەر هێزێکی سیاسی بێتە جواب وە قسە لەسەرەوە بکە بەیاننامەی ئیدانەکردن دەرکاوە یا مەسەلەن شکات بکە وە سکاڵات تۆمارکە ئەوە ئەرچی حکومڕانەکانە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە قبوڵی نەکە ئەرچی حکوومەتە پێش هەموو کەس بێتە جواب هەر کەسێک بێ و لە هەر ئاستێکدا بێت یعنی کاتێ حکوومەت بێدەنگە کاتێ هێزە دەستەڵاتدارەکان بێدەنگن لەوێ ئەو پرسیارە گەورە دروستە بێ ئەمە بەنسبەت ئێمە وەکو کۆمەڵ ئێمە بە واجبی خۆمانی زانن واجبێکی شەرعی سەرشانمانە لە ڕابردوودا چۆنمان کردو ئێستا هەڵوێستمان چۆن بۆ داهاتوش هەڵوێستمان هەر بەهەمان شێو دەبێت وە کۆمەڵ ئەگەر ئەو وەزیفەیە جێبەجێ بەشێکی گەورەی ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ نەکردو وەکو هێزێکی ئیسلامی باش بەزە و بەرگریکردن هەر لە ئاسی ناوخۆ نەبووە ینی لەسەر ئاستی بۆن و جەنگی غەزەش بەرگریەک و گوتارێکی بڵێن توندی کۆمەڵ دەبینین بەرامبەر ئەو کۆمەڵ کوژیە و ئەوەی کرد لە غەزە ڕوودا ئەوە شەر بە ئەرکی خۆتانی دەزانن
جارە خۆ تەزانی بابەتی ینی قەزەی فلەستینی یا بابەتی غەزە بابەتێک کە بەداخەوە ینی ئێستا لەسەر ئاستی دنیا ئەوەی کە پەیوەستە بە شعوب بە گەلان لە ئەوروپا لە ئەمریکا لە زۆربەی زۆری هەری وڵاتان خۆ تەزانی ئەوانن کە هەموو گەلانی زیندوی ئەو ناوچانە بە بەردەوامی مثل ئەو ئیبادە جەماعی ڕەتەکەنەوە و داوای ڕاگررتنی ئەو نەزیفەکەن ئەو حربەکەن لەسەر غەزاوە بەستەمێکی گەورەیە زانن کە حکوومەتی زایۆنی بەرامبەر مسلمانانی غەزایی کات لێرەش لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەبوو لەسەر ئاستی هەندێک هێزی سیاسی بووە و لەسەر ئاستی شەقام و میلەتیش بووە بەداخەوە لێرەش دەستەڵات بێدەنگە ینی جارێ ئەو گەلە گەلێکی مافخراون وەکو گەلی کورد گەلێکی بێکیانن وەکو گەلی کورد گەلێکی مسلمانن وەکو ئێمە وەکو ئینسان خوێنیان ڕژێ ستەمیان لێکرێ مافیانە خورێ دەربەدەر کراون حەقیان پێ نادرێ بە ئاگر و ئاسن سەرکوتەکرێن ئەو پەڕی بێ ئینسافی و بێویژدانیە کە بەرگریان لێ ناکرێ و من پێم وایە ئەوە ئەقەلی واجبی مسلمانەوە ئەقەلی واجبی ئینسانی ئێمەیە کە ینی هاوسۆزیان بیت بەرگریان لێ بکەین وە قەزیەکەیان بەڕەوا بزانین قەزیەکەیان بەڕەوا بزانین و پێمان وایە مافی خۆیانە کە بەرگری لە خاک و نیشتیمان وڵاتی خۆیان بکەن بەداخەوە ینی بە ئەوە بڵێ مۆجارێک کە لێرەش ینی لە هەرێمی کوردستانی شوکو زۆرێک لە سیستەمە حکومڕانەکانی ناوچەکە بێدەنگی هەیە لەو ڕۆوە بگرە بێ هەڵوێستی شەیە بەرامبەریان لاسی دەسەڵات و دەرەوەی دەسەڵاتی وەکو زۆرێک لە دەسەڵاتەکانی ناوچەکە کە هەیە بڵێ لە هەرێمی کوردستانی شەمان بێدەنگی و بێ هەڵوێستی هەیە باش بەس خەڵک لەگوێر بۆ نمونە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدە کۆمەڵی دادگەری توانێت چی بکە بۆ نمونە لە ڕووی ئەو باسی پارێزگاریکردن لە بەها باڵەکان کە بە ڕووی حکومڕانیەوە توانێت چی بکەن لە پەرلەمان بێ لە حکومڕانی بێت یاخود چیتان کردووە بۆ نمونە ینی هەموویانە سیاسەکەی با بکەین بە دوو بەش یەکە ئێمە وەکو هێزێکی ئیسلامی وەکو هێزێکی ئیسلامی ئەوەی کە واجبی سەرشانمانە باشە جێبەجێیەکەین ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێکەین ئەگەر لە پەرلەمان بین ئەرکە پەرلەمانێکەمان جێبەجێکەین کاتێ لە حکوومەت بووین ئەرکی سەرشانی خۆمانمان جێبەجێ کردو و نوێنەرەکانی کۆمەڵ لە حکوومەت دیار بوون چوون کاتێک کە هێزێکی سیاسین لە دەرەوەی حکوومەت و پەرلەمانیش کە ئێستانە پەرلەمان هەیە و نە ئێمە لە حکوومەتین خۆتەزانی ئەوە تا ئێمە گوتاری میدیاییمان گوتاری سیاسیمان بارەگاکانمان دەستگا خەیری و ڕێکخراوە خێرخوازیەکانمان و تا لە خزمەتی خەڵکن و ڕۆژانە خزمەتی خەڵکەکەن و داتا و ئامار بڵاوە بێتەوە کۆمەڵ ئەو هێزەیە کە بە خزمەتەکانی ئەناسرێتەوە خزمەتی کردووە لە ڕابردووداوە کار بۆ واکەین ینی بە بەردەوامی ئەرکی سەرشانی خۆمانە واجبی سەرشانی خۆمان جێبەجێکەین وەکو هێزێکی ئیسلامی وەکو هێزێکی سیاسی کە لە هەرێمی کوردستان کارەکەین بەڵام هەر هێزێکی سیاسی کە بەشدارە لە پرۆسی سیاسی و ئینتیخابات بە دڵنیاییەوە کاتێک کە دەنگێکی زیاترە هێنێ و ڕێژەیەکی باشترە هێنێ ڕۆڵی بەرچاوترە بینێ و ڕۆڵی گەورەترە بینێ لە پەرلەمان ئەمەی ئێمە ئەمڕۆ ئێمە ئەوەی ئێمە ئەمڕۆ گرفتمان هەیە گرفتەکەمان لە سیستەمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان وەلش لەوانەشە کە حکومڕانن لە هەرێمی کوردستان کە باسم کردوتم خولقێنەری هەموو ئەو قەیران و ئەزەماتانن کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە لە نێوان محافەزەکان هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا خۆتەزانی ئەسەری دوو ئیدارەی دوای ئەو هەموو چەند ساڵە لە بینی هەولێر و سلێمانی بەردەوامە ئەو چێکە نەیتوانیوە یەک نەخستنی هێزی پێشمەرگە وە دەیان گرفت و قەیرانی تر گرفتی هەموو ڕۆژێ دواکەوتنی موچە گرفتی ئەوەی کە ئێستا ئێمە من و تۆ قساکەین تا ئێستا موچەی مانگی تەموز نەهاتووە ئەوانە هەموو ئەو خەلەل و قەیرانانن کە ئەوانە هۆکارینی کە ئەیانتوانی بە ئاسانی لەگەڵ بەغدا کێشەکان چارەسەرکەن و زۆرێک لەو بڕیارانەی کە هەر بە سادەیی بڵین بڕیاری مەحکەمەی ئیتیحادی کاتێک کە دەرچوو ئەکرا بە ئاسانی ژمارەی بانکی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بێت و دروست بکرێت و ئەو کێشەیە بنەبەر بکرێ و کۆتایی پێبێ بەڵام ئێستا زۆرینەی هەرە زۆری فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجی بەشێک لە موچە خۆرە بندیوارەکانە دەن باچی ئەو گەندەڵ باجی ئەو گەندەڵیانادەن کە لە سیستەمی موچە هەیە یا لە لیستی موچەی وەزارەتەکان هەیە کە چێ هۆکاری ئەساسیەتی فەرمانڕەواکانی هەرێمی کوردستان کە پارتی وێچێتین هۆکارن باش بەزووکو حاڵەتە سیاسەکە ئەگەر بەهێز ڕنگدانەوە هەیە لەسەر حاڵەتی پەروەردەی خێرخوازی میدیایی کاری
بانگەواز و پەروەردە ئەگەر ئێوە بەهێزتر بن یاخود ئەم دۆخێک کە ئەم حاڵەتە ئیسلامیە بەرەنجامی ماندووبوون و بڵێن قورباندانێکی زۆر هاتوتە ئارا ئەم حاڵەتە ئیسلامی کە لە باشووری کوردستان هەیە ڕۆڵی بۆ کۆمەڵی دادگەری بەدڵنیاییەوە ینی خۆ من باسم کردوتم ئەگەر ینی تۆ بەشداری کاراترکەی لە پرۆسی سیاسی بە تەکید ڕۆڵی گەورەتر بێ و شوێن پەنجەی زیاترت لە کۆمەلگا دەرەکەوێت بەزووکو حاڵەتە ئیسلامیکەش کۆمەڵی دادگەری قوربانی زۆری داوە کە گەیشتۆتە ئەمڕۆ بەتەکید حاڵەتی ئیسلامی لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لەوەی لە خەباتی ڕزگاری خوازی هەرێمی کوردستان و بەشێک لە خەباتی شاخکە کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی هێزێکی چەکدار بۆ لە ڕابردوودا بەدڵنیایی و قوربانی زۆری داوە و شەهیدی زۆری داوەوە ئەو حاڵەتە ئیسلامیش کە لە هەرێمی کوردستان هەیە شوێن پەنجەی کۆمەڵ و سەرکردەکانی و ئەو مێژوەی کە لە ڕابردوو تۆماری کردووە بە ڕۆشنی بە حاڵەتی ئیسلامی لە هەرێمی کوردستانەوە دیارە وەکو باسیشم کردم ئەمە ئێمە لە بابی واجب تەماشایەکەین ئەرکی سەرشانمانەوە واجبمانە هەتا هەبین درێژە بە و کار و کاروانە پیرۆزادەی بەزووکو بۆ لایەنگرانتان پێیانتان چی ئێستا لە سەروبەری هەڵبژاردننی بۆ ئەندامان بۆ لایەنگرانی خۆتان وەکو دەنگدانیش وەکو واجبێک وەکو ئەرکێک دەبینێن یاخ وەکو مافێک چۆن لێ بڕوانی کۆمەڵ خوامادەکردن کۆمەڵ ئێستا لە هەموو بازنەکانی هەڵبژاردن وکو سەرەتا باسم کرد لیژنەی هەڵبژاردنەکانی پێکهێناوە لە هەموو سنوورەکان و دیدار و کۆبوونەوە هەیە ئامادەکاری هەیە و ڕێنمایی و تەوجی هەدرێ بە ئەندامان بە کادیران بە حتا سەرکردایەتی کۆمەڵ لە دوو ڕۆژی ڕابردوو کە کۆبوونەوەی کردو ئێمە ئامادەکاریەکانمان ئامادەکاری باشمان کرۆ بەردەوام خەریکی و ئەوەی کە ئێمە بەرەو سەرکەوتنە بە ئەوەیە کە کۆمەڵی دادگەری بە ئەندامانی بەلایەنگرانی بە سەرکردەکانی بە کادیرەکانی هەموو بە یەک دەست ئامادەبی لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردن هەموو پێکەوە بە کارایی کەمپینی هەڵبژاردننی کۆمەڵ تێیدا بەشدار بین و هەمومان پشتیوانی کاندیدەکانی کۆمەڵ بین و سەریان خەین و ئێمە بەو ینی ئەوەی کە چەند دەتوانین هەمومان پێکەوە بەشدار بین کاراتر بین و کەمپینێکی سەرکەوتوو بەڕێوەبەرین ئەوەندە ینی بەرەنجامێکی باشترمان دەست دەکەوێت باش ئێمە خەریکی و ئامادەکاریانی باش وەکو دەنگدان بە ئەرکی دەبینن دەنگدان و بەشداریکردن لە ئێمە ئەگەر ینی بەو حەدەی کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان پێویستە بەو حەدە دەنگدان لەسەر دەنگ دەرواجبە بێت بەو حەدە ئەرکی سەرشانی دەنگدەرە کە بەشداری بکاوە گۆڕانکاری دروستکە خۆتە زانی ئێمە ینی لە هەرێمی کوردستان گیرۆدەی چەندین قەیرانی هەر لە خزمەت گوزاری هەر لە بێموچەیی هەر لە ینی گرفتی دوو ئیدارەیی هەر لە ینی پەیوەندی خراپەکانی نێوان هەرێم و بەغدا لەو دۆخە خراپەی کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بووە لەو جیاوازی چینایەتی کە دروست بووە هەڵبژاردن ئەو فرسەتەیە کە ئەو گۆڕانکاریە دروستەکە و گۆڕانکاریە ئەهێنێتە پێش بۆیە ئەمە گەر ئێمە وەکو هێزی سیاسی هاوڵاتی وەکو دەنگدەر بمانەوێت ئەو گۆڕانکاریە دروستکەین بە بەشداریکردنی زۆرتری چین و توێژەکان ئەتوانین ئەو گۆڕانکاریانە دروستکەین و خۆشتەزانی تەوانیانی بوونی قەوارە و لستی جۆرا و جۆر و فرسەتی زۆرترە داتە دەنگدەر فرسەتی زۆرترە داتە دەنگدەر کە گۆڕانکاری گەورەتر و مشارەکەی یا بەشداری فراوانتر بکرێت لە هەڵبژاردنەکان بەزووکو ناومێدی ئەگەر ناومێدێکی بێت لە ناو خەڵکە تا لە ناو لایەنگری پارتەکانی ئۆپۆزیسیۆنی شەبێت چی بکرێت بۆ چارەسەری یاخۆ لە ڕوانگەی موسڵمانی باسم کرد لە دەستپێک باسم کردوتم ینی ئەو هەڵبژاردنەیەک لە دوایەکانەی پێشووتر کراوە کە بەردەوامی خۆتەزانی ینی گرفتی تەزویر و گرفتی ینی و سەختەکاریانەی لە هەڵبژاردن بووە هەڵبژاردنی توانی و گۆڕانکاری ڕیشەی دروستکە سروشتیە کە بێ ئومێدی دروست کرد بێ و حاڵەتێکی طبیعیە کە جۆرێک لە بێ ئومێدی دروست کرد بێ و دەنگدەر و هاوڵاتی پێیوا بێ کە هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکە و زۆر جاریشیش لەسەرەوە کراوەکە و هێزانە هەموو وەکو یەک وێنا بکرێن لە هەرێمی کوردستان کەەوە شەریانی وێنایەک بووە کە هێزە دەستەڵاتدارەکان دروستیان کردووە بەڵام ینی بە گۆڕان بە تەماشاکردن لە هەلو مەرجی ئێستا یاسای هەڵبژاردن گۆڕانی بەسەردا هاتووە بازنەکان گۆڕاون کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەشداریەکە ڕکابەریەکی تونتر لە بینی لست و
قوارەکان دروست بووە پێم وایە فرسەتێکی باشتر هەیە کە هاوڵاتی بە ئومێدەوە بڕوانێتە هەڵبژاردن و هەڵبژاردنیش بتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکات. بەزەوەی کە بەڕێز باسەکە زۆر ئیش لەسەرەوە کراوە لە ماوە ڕابردوو بڵێن هەمویان وەکو یەکن. هاوڵاتی چۆن ئەمە لێک جیا بکاتەوە ئێستا گوتارێک ڕەنگە دام بکرێت لایەن دەسەڵاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە هەمویان وەکو یەکن. کا حەکیم هێزێکی سیاسی بە سندوقی خێر و خێرات باشە و لە دەسمایەکی بەتاڵ هاتووە دەیان پرۆژەی خەیری بۆ هاوڵاتی دروست کردووە و خزمەتی هاوڵاتیانی کردووە بە پرۆژەی خێرخوازی بە نەخۆشخانە بە ئەنی کە خۆتەزانی بە دەستگای خێرخوازی بە دەمەوە چوونی خەڵکی لێ قەوما و نەخۆش و پەککەوتە هێزێکی شاتووە قوتی ڕاستەقینەی هاوڵاتی بڕیوە لە بەشە موچەکەی خۆی پێنەداوە لە سامانی گشتی ئەو وڵاتە سامانی سەرزەوی و ژێرزەوی هاوڵاتیەکەی مەحروم کردووە بێبەشی کردووە لەکوێم دوو هێزە وەکو یەکن لەکوێ دوو هێزە یەکسانن یەکێک کە هەموو مقدراتەکانی هاوڵاتی و هەرێمی کوردستانی بەدەستە و لێی مەحروم کردووە یەکێک کە موچەکەی پێنەداوە یەکێک بە ئەنواعی ناونیشان موچەی فەرمانبەرانی خواردووە یەکێکیش بەوەی هەیەی کە یعنی خۆی سزای دارایی لەسەر و خزمەتی هاوڵاتیانی کردووە پرۆژەی خێرخوازی بۆ هەبووە لەکوێم دوو هێزە وەکو یەکن لەبەرەوە هەم وەزیفەی ئێمەیە وەزیفەی ئێمە ئەم گوتارە بگەێنینە خەڵک و هەم ئەبێ هاوڵاتیش ئەو دوو هێزە لێک جیاکاتەوە ئەو دوو شەریحەیە لێک جیاکاتەوە بەسوەکو بایکۆتیش ڕەنگە هەندێکیانەبێ و کۆڵەوەی سیاسی نیگەرانی بانگەشەی بۆ بکەن ئەم پرسە چۆن چارەسەر بکرێت کە ئەم بایکۆتە مەسەرەن لە خزمەتی گۆڕانکاری دانیە لە خزمەتی بەدڵنیایی و بایکۆت ینی بایکۆت بنواتەوە قوعەکەم هەڵبژاردنە ڕێژەی بایکۆت کەم بێتەوە و ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان زیاد کات و هێشتا زووە لەو ڕووە قسە بکرێ بەڕاستی خۆتەزانیانی هەتا نزیک نەبینەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن و مانگەشەی هەڵبژاردن ناکرێت لەو ڕووە قەرار بدەین بەڵام ئێمە ئەزمموی ڕابردوومان هەیە لە خولەکانی پێشوو ئەوانەی کە مقاتعی هەڵبژاردنیان کرد و بایکۆتیان کرد بە بەرژەوەندی چێ تەواو بوو بەرژەوەندی هێزە دەسەڵاتدارەکان تەواو بووە بە بەرژەوەندی هێزە حکوومڕانەکان تەواو بووە لەبەرەوە ینی ئەیوانەی و کۆڵوێستێک لی دەڕوانە ڕەنگە بڵێ منە کۆڵوێستێک وەکو ناڕەزایەتێک دەری دەبڕم لەبەرەوەی لە ڕابردوو تاقی کراوەتەوە و بەرژەوەندی دەسەڵات تەواو بووە لە خزمەتی دەسەڵاتدا بەدڵنیاییەوە باش بەسوەکو بڵێن چ جۆرە لەبەرەوەی ئەو دەنگانەی کە دەنجی بایکۆتن دەنجی ناڕازین دەنجی نەیاری ئەو سیستەمی حکومڕانیان دەنجی نەیاری ئەو دەستەڵاتن کە هەیە ئەو دەنگە کاتێک کە بەشداری دەکات و یەکێک لە هێزە ناڕازیەکان یەکێک لە هێزە نیگە لەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنن بەهێزی دەکات واتە دەنگە نەیارەکانی دەستەڵات وە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەهێزتر دەبن بە پێچەوانەشەوە ئەوەی کە پاشەخشەیەکە بەرەنجامی بایکۆت بریتین لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن باش بەس خۆتان وەکو بۆ ئامادەکاری لە هەڵبژاردن پشتان بەچی بەست ێستا ڕەنگە هێزی دەسەڵات پارەی لەبەردەستدا بێ دەسەڵاتی لەبەردەستدا هێزی چەکدار ئێوە چیتان هەیە بۆ نمونە ئەوە جیاوازیەکەیە ینی خود جیاوازی ڕئیسەکە ئەوەیە کە ینی حکومڕانەکان و هێزە دەسەڵاتدارەکان لە فترەی ئەو فترەی کە نزیکی بینەوە لە هەڵمەتی هەڵبژاردن خۆتەزانی زۆرێ لە خەڵەتاندنی گشتی دەست پێکەن هەندێک مەشارعی تەواو نەکراوی خۆیان تەواوەکەن هەندێک مەشارع کە چەند جار ئیعلانیان بۆ کرد و جارێکی ئیعلانیەکەنەوە و دێن دەستەکەن بە دابەشکردنی ئیمتیازاتی مادی و ئیمتیازاتی نامەشروع و بەشێک لەو بەڵێنانەش نابەنە سەر و هەوڵەدەن دەستەکەن بە کڕینی وەلاعات و کڕینی ئیرادەی هاوڵاتی ئەوەی کە لە ڕێگای ساختەکاریەوە دەستیان پێناگا لە ڕێی بەکارهێنانی سامانی گشتیەوە ئەو سامانەی کە موچەی هاوڵاتیەوە نایدن ئەوەی کە بەشی فەرمانبەران خۆیانەوە ئەوان نەیانداوە ئەوەی کە حەقی ئەو فەرمانبەرانەیە کە پلیان بەرز نەکراوەتەوە کە مافی کە دەیان موچەیان پاشەکەوت کراوە و بەشەکەیان خراوە لەو بەشە دێن ینی جۆرێک لە خەڵەتاندن و ڕایگشتی خەڵەتێن بەس ئێوە هەر ڕابردووتان هەیە ئێمە چیمان هەیە پرسی بەرگەی دووەمادام پارەتان ئێمە بەو گوتارەی کە هەین بەوەی کە هەین یان ئێمە هێزێکین چیمان هەیە
خۆمان هەینوەکو هێزێکی ئیسلامی وەکو باسم کرد بەو ناسنامەی کە هەمانە بەو شناسەی کە هەمانە و کارمان کردو لە ساحەکەین و بەو میدیا متەوازعی کە هەمانە و بەو گوتارەی خۆمان لە ناو خەڵکین و هەڵمەتی هەڵبژاردننی خۆمانەکەین بەداخەوە ینی خۆتە زانی یعنی خۆزگە ئەوان ینی با نزیک بینەوە لە کاتەکەی خۆزگە ینی قدرەتی ئەوانە بوو هەر ئەو پارەیە ئیعلان کەن کە ئەو بڕێی کە خەرجیەکەن لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بیڵێن بۆی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بزانێت کە چی خەرجەکەن و چی سەرفەکەن کە باسکە لە سامانی گشتی و موچەی فەرمانبەرانە موچەی دزراوی خەڵکە بەکاری دێنەوە باش چەند خولەکێکمان ماوە بەس سەبارەت بە تێڕوانی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی کە نوێنەرایەتی پەرلەمان یاخود نەخشەی ڕابردوو ئەگەر خەڵک متمانەیەکی زۆری پێبەخش چاوەڕێی ینی چ جۆرە نەخشەیەکن لە پەرلەمانی داهاتوو کە دوازە ڕنگدانەوەی دەبێت لە پێکێنانی حکوومەت باوەڕم وایە کارگەر لەسەر موچە و خزمەتگوزاری وانش نەخشەی پەرلەمانی کوردستان بە سروشتی گۆڕاوە ینی گۆڕاوە لە ڕێژەی کورسیەکانی گۆڕاوە لە دابەشبوونی بازنەکانی بە تەکید ئەشگۆڕێت لە پێکهاتە سیاسیەکانیشی بەرز و نزمی گەورە ڕوەدات بەس ئێوەتانە چ جۆرە پەرلەمانێک کە بێ بۆن لەداهات و نەخشەکەی چۆن بێ خوازیاری ئێمە وەکو کۆمەڵ پێمان وایە چەندە بەرەی ناڕازی بەرەی دەرەوەی دەستەڵات بەهێزتر بێ لە پەرلەمان بە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمەدە ئێمە هەنگین دوای انتخاباتەکەش لەگەڵ خەڵکی ناڕازی بۆ ڕاستکردنەوەی دۆخی حکومڕانی ئێمە نەک دوایی پێش دەستپێکی هەڵبژاردنیش ئامادە بووین و کاریشمان کردووە کۆمەڵ یەکێ لە سیمەتەکانی ئەوەیە کە ئاسان چۆتە بەرەی دروستکردنی بەرەی هەماهەنگی و لەگەڵ هێزە ناڕازیەکان و لە بتوانین بەیەکەوە ئەوانەی کە ئامانج و پرۆژی هاو بەشمان هەیە بەیەکەوە کار بکەین و لەو ڕۆ ئێمە ڕابردوومان شاهێتە و بە تەکید چۆن لە ڕابردوو کردومانەوە ئێستاش ئامادە بووین بەداخەوە ینی ئەسبابی خۆی هەیە کە دروست نەبووە و بۆ داهاتوش بە تەکید ئامادەین ئامادە باشە بەس ئەو ڕووداوانێک کە لە کەرکوو بڵین مەسلەی پارێزگار و ئەوانە ئەو ململان لە بینی پارتی ویکێتی هەیە کاریگەری نابێت لەسەر بەڕەوچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکۆکێکی حیزبی لەوێ هەیە کاریگەری گەورەتری بووە کە حەچیم لەوە گەورەتر کاریگەری هەیە کە لەسەر انتخاباتی هەرێمی کوردستان و هەڵبژاردن بیبێ کاریگەری لەسەر بەشی گەورەی خاک بووە ئەوەی کە پێی وترا مادەی ١40 ئەوەی پێ وترا ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەرەنجامی ئەو ناکۆکی و ململانەیە بەشی گەورەی هەرێمی کوردستانیان لەدەستدا و ئەو ناوچانە بڕۆ بزانە تووشی چ کارە ساتێک بوو ئەو ململانەیە خۆ باسمان کردو ململانەیەکی ناتەندروست ناشەریفانە کە ینی شەڕی کورسی و دەستەڵاتە لەوێ ئەکرێ بەداخەوە ینی کاریگەری لەوە گەورەتری بووە و ئەوەی ئێستا هەیە نەتیجەی ئەو هەموو ململانی ناتەندروستانەیە کە لە ڕابردوو کراوە بەداخەوە هەرێمی کوردستان ینی خۆ تەزانانی مەگەر بچینەوە سەرەوە ئێمە لە جێبەجێکردنی مادەی ١40 لە گێڕانەوەی ناوچەکانی دەرەوەی هەرێم بۆ سەر هەرێمی کوردستان ئێستا هاتووینە سەر چی لێ باش بەزەم هەڵبژاردنە بەڕێز وەکو دەرفەتێک ئەگەر گۆڕانکاری نەکرێ چی ڕوودە لەبارەی موچە بێ باز و ڕسومات بێ داهاتەکان بێ پەیوەندی هەرێم بێ لەگەڵ بەغداد باسم کردوتم ئەوانەی کە ئەمڕۆ حکومڕانن ئەو قەیرانانەی کە لە ڕابردوو دروستیان کردووە لە داهاتوو درێژە بە هەمان ئەو قەیرانانە و سیستەمی حکومڕانی دەدەن بەیانیمان وەکو ڕابردووە لە سای ئەوەی کە ئەمڕۆ حکومڕانی کات ئەگەر ینی گۆڕانکاریەکە نەکرێت هەڵبژاردنەکە بەدڵنیایەوە باسم موچە خراپتر بێ بڵێن موچە خراپە ئێستا خراپتریش بێ موچە خراپە ئێستا ینی هەرێم خۆتە زانی هەنی گەربەین یەکێک باسی ئەوانە بکەین وەرە باسی موچەی فەرمانبەران کە وەرە باسی ئەو ڕێژە پاشەکەوتەکە کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە بە ناوی پاشەکەوتە و هیچ ئەسەر و شوێنەوارێکی نییە وەرە باسی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بکە وەرە باسی جیاوازی موچەی خانەنشینی بکە لە هەرێمی کوردستان و لە بەغدا وەرە باسی ئەو ینی باج و ڕسوماتە بکە کە ئاماژەت پێکرد وەرە باسی خزمەت گوزاریەکان بکە و باسی جادە و ڕێگاوبانەکان بکە لەبەرەوە ینی ئەگەر ئەوەی کە ئەمڕۆ حکومڕانی کردو بەیانیش درێژە پێدەری هەمان ئەو سیستەمی حکومڕانیەیە باشە دوخولێکی من ماوە لەسەر پرسی موچە ئەوەی کە بەڕێز دواکەوتووە کەم تەرخەمەکەی بە پرێکەم دەسەڵاتدارانی هەرێم دەبینن
بەوەی کە پێویستە بە لیستی موچە جێبەجێنەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی چه ڕێگر بوو لەوەی کە ینی ژمارەی بانقی بۆ فەرمان بەرانی هەرێمی کوردستان دروست بکرێ بۆ دروست نەکرا ئێمە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ بترسن ژمارەیەکی بانقییان هەبێت و موچەی خۆیان وەربگرن حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگر نەبوو بۆچی هەرێمی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەگەر بێمنەتە بۆ لە لیستەکانی ترسی چی لە لیستەکانی موچە هەیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕووە هۆکارە کە تا ئێستا ینی نایە بە ڕۆن و ڕاشکاوی گرفتەکانی لەگەڵ بەغدا چییە بۆ ڕایگشتی بیخاتەڕوو بۆ هاوڵاتیان بۆ فەرمانبەرەکانی خۆی بیخاتەڕوو و مانگ بە مانگ خۆتە زانیانی هەموو ئەو بەڵێنانەی کە ئەدرێ بۆ چارەسەرکردنی گرفتی موچە دەرەنجامەکەی وەکۆی کێستا پێگەیشتێت مامۆستا پێیان خۆشە موچەنێت لە بەغداوە بۆی بڵێن بەغداش وەکو خۆیان موچە دووە دەخە حەز دەکەن کێشت چارەسەر نەبێت دەسەڵاتدارانێری ئەو پرسیارەیە کە ئەبێ لەوان بکرێ بەس نەتیجەکەی پرسیارەیە کە بێت لەوان بکرێ بەس بۆ هاوڵاتی بۆ فەرمانبەر نەتیجەکەی ئەوەیە کە ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی ئەو گیر و گرفتە سیاسیانەی ئەو بەریەکەوتنە سیاسیانەی ئەو ناکۆچی سیاسیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی باش بەزۆکو کۆمەڵی دادگەری پێشتر جەختان کردو لەسەر بڕێرەکانی دادگە چی ئەوەی کە موچە بێ کە ڕاستە بخۆ لە بەغداوە بدرێت پێشوازتان لێ کرد لەبارەی هەڵبژاردنەوە کە کۆمەڵێک بڕیارە چوو لە دادگای فیدراڵیەوە بۆچیان پشتگە ئێستاش پشتگیری ئەو بڕیاران دەکەن کە بیانی مەبنای هەڵوێستەکانی کۆمەڵ ئەوە بووە کە موچە بەشێک نەبێت لەو ململانە سیاسیانەی لە نێوان حکوومەتی ناوەند و بەغدا هەیە و هاوڵاتی لە هەرێمی کوردستان و فەرمانبەر لە هەرێمی کوردستان بە هەمان ئەو سیستەمەی کە بەغدا و فەرمانبەرەکانی موچەیان هەیە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی شایستە و شایستە داراییەکانی خۆیان وەربگرن پلە بەرزکردنەوەیان هەبێ ئەو جیاوازی گەورەی لە نێوان موچە نەمێنێ لە هەمووشی گرنگتر موچە لە کاتی خۆی بێت ئێستاش پێتان باشە بڕێرەکانی دادگە لەبارەی مچۆ خۆی جێبەجێ بکە بە دڵنیایە بە ئەساسی وەکو باسم کرد بە بانکیکردن لە بانکی بەو مەبنایی کە موچە و بەشێک نەبێت لەو ململانیانی کە لە ململانە سیاسیانەی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە باش دووە پەیامە دەگەر شتێک هەبێ بۆ ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کە نزیک دەبینەوە لە هەڵبژاردن وەڵا کە حەکی من تەبەن ئێمە من بۆ دەستپێکیش باسم کرد ئێمە دەستمان کردووە بە ئامادەکاریەکانی خۆمان و پرۆسی هەڵبژاردن پرۆسەیە کە پرۆسەیەکی دەستە جەمعیە و کارێکی بە کۆمەڵە ئێمە لە سەرکردایەتی و لە ئاسەر ئاستی لیژنەکان هەنگاوەکانمان دەست پێ کرد و بە کارایی دەستەکەین بەکارکردن ئەو فترەی کە لە بەردەممانە تا ئەگەینە بانگەشەی هەڵبژاردن و پێویستمان بەوەیە کە هەموو ئەندام و کادر و دڵسۆزانی کۆمەڵ پێکەوە یەکدەست بەشدار لە پێشەوە دەبن یەکدەست بەشدار بین هەموو پێکەوە و کۆمەڵ بەو پۆلە کاندیدەی کە پێشکەشی کردو بتوانین ڕێژەیەکی زیاتر لەوەی ئێمە چاوەڕوانی نوێنەرەکانمان بنێرینە پەرلەمانی کوردستان بخۆشتان لە پێشەوە دەبنەوەکو بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بەرکی سەرشانی ئەمەیان خۆمان لە پێشەوە بین و هەمووشمان پێکەوە بەشدار بین سوپاس دەکەین مامۆستا بەرحەمەد ئەندامێن جوێنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس دەکەین سوپاس سوپاس ڕۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ